ئەمڕۆ 5 2025 بەڵام بۆ جۆرە دەرنەچوو کە ئێمە پێشبینیمان دەکرد حەز دەکەم ساڵ بە ساڵ کەمتر گرنگی ئەدرێ بە تاریخە جوانەکان و بە ڕۆژە جوانەکان ئەمڕۆ ئێمە یەک بووکمان نەبوو یعنی ئێمە پێشبینی زۆر زیاترمان دەکرد بە تایبەت ئەمڕۆ کە مەسەن ڕۆژێکە کاتی تەخەڕوجی خوێنکارانە هەم لە ڕووی خوێنکارانەوە ئەمڕۆ پێشبینیمان نەکرد گوڵی زیاتر ببرێت مناسبەی زیاتر بکرێ و هەم لە ڕووی زەواجەوە بەڵام لە هەردوو لاوە کەس بوو ئەمڕۆ بۆ شێوە نەبوو کە چاوەڕێمان دەکرد چەند ساڵێک لەمەوە پێش ڕۆژانی جومعە نەبووایە بووکو زاوەیتیانە بۆ ڕۆژەکانی تر مەگەر تاریخەکەی جوان وایە بەڵام ئێستا ئەوەش نەباوە خۆیان ڕۆژێک هەڵەبژێرن مەرج نییە و ڕۆژە جومعە بێ یان شەممە بێت هەر ڕۆژێکی هەفتە بێت کێشیان نییە بۆ نمونە من ئێستا بیرمەکەەوە کاتە لەوی شەدا بووین بۆ نمونە 12/12/2012 یەکێک بوو لە تاریخارە جوانەکان خەڵکێکی زۆر گەرگوڵیشی نەکڕی بە مناسبەشی نەکرد بە هیچ نەبوو ڕسمێکی دەگرت ساعت 12 دقە و شەو لە فەیسبوک و ساڵی پار 4/4/24 زۆر باشتر بوو لەم ساڵ کە 5/5/2025 بیرم نییە بە دەقیقی بڵم چەند بەڵام ئەو نازام زۆر باشتر بوو یعنی تەنانەت بۆ خەستەخانەکانی ژێمە گوڵێکی زۆرمان نار مناڵێکی زۆر لەو ڕۆژەدا لەدایک بوون چکە تاریخەکەی جوان بوو ئەم ساڵ ئەوەشمان نەبوو زەواج کەمتر بوو بێ نازانم بە تەواتی بەڵام هۆکاری دارایی هۆکاری سەرەکیە هەم کە خەڵک مناسەبات ناکە هەم زەواجیش ناکە